هاوکات بوو لەگەڵ جەنگی نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێران، بەڵام هاوڵاتیان هەموو ئەو سروتە ئاینیانی کە لە ڕەمەزاندا هەبووە جێبەجێیان کردووە و توانیویانە تا ڕادەیەک هەموو ئەو سروتە ئاینیانەی کە لە ڕەمەزاندا ئەبێت موسڵمانان جێبەجێ بکەن تا ڕادێکی باش جێبەجێ کراوە. بێگومان ئەم ڕۆژ کە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە، هاوڵاتیان ئیتر لەمە دووە یاخود بۆ نیو سەعاتی تر دەچن ڕوو لە مزگەوتەکانی هەرێمی کوردستان دەکەن و لەوێ نوێژی جەژنی ڕەمەزانی پیرۆز دەکەن و گەردن ئازایی لە یەکەکەن بەهۆی ئەوەی کە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە. ئێستا بزانین ئەگەر وێنەی هەندێک لەو مزگەوتانەی کە لە هەرێمی کوردستان مەراسیمی تێدا ئەنجام دەدرێت، ئەگەر هاوکارانمان وێنەکانمان بنێ و لەگەڵ ئەوەشە خالید ئەحمەد پامێری کورسات نیوز لە ڕانیەوە لەگەڵمانە دەبێ بۆی کە زانیاریمان بداتێ لەسەرەوەی کە ئێستا هاوڵاتیان خۆیان ئامادە دەکەن بۆ ئەنجامدانی نوێژی جەژنی ڕەمەزانی پیرۆز. خالید بەیانیت باش و سڵاوت لێبێ، جەژنی ڕەمەزان لە تۆ لەگەژ هاوکارانمان لە ڕانیە پیرۆز بێت. ڕەنج جەژنی تۆش پیرۆز بێت، جەژن لە هەموو مسلمانان و لە هەموو خەڵکی کوردستانیش پیرۆز بێت. خۆ دەزانی ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی مانگی پیرۆزی ڕەمەزانە. عادەتەن لە کوردەواری داوایە کە جەژنە هاوڵاتیان پەیتا دێن بەرەو مزگەوت بۆی بەشداری لە مەراسیمە ئاینەکانی نوێژی جەژن و هەروها وتار و دوایی با بڵێن گەردن ئازایی و لێبوردەی و ئەوانە بکەن. من ڕەنج لە حاجیاوام لە مزگەوتی بەلکەیان، ئێرە مزگەوتی بەلکەیانی پێدەڵێن، یەکێکە لەو مزگەوتانێک کە خەرەباڵغە و خەڵکێکی زۆر ڕووی تێدەکا، ئەگەرچی کەشەکە بارانە لە سنوورەکە، بەڵام لەگەڵەوەشدا بەشێکی زۆری مزگەوتەکان ژمارێکی زۆری خەڵک و مسلمانان ڕویان تێکردوە. جا من دەمێت لەگەڵ مامۆستا و بەکرکانی توی قسە بکەم. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوون، سوپاس بۆ ئەم دەرفەتە. جەژنت پیرۆز بێت، پەیامی بەڕێزت لەم ڕۆژەدا چییە؟ بەناوی خی گەورە مێهرەبان، جەژنی جەنابیشتان پیرۆز بێ، جەژنی بینەران و بیسەران پیرۆز بێ و خی گەورە ئەم جەژنەمان بۆ بکاتە مای خێر و بەرەکەت و خۆشی و ڕەحمەت، ببێتە مای ئەوەی کە کوردستانەکەمان بپارێزرێ لە بەڵاو مصیبەت، لە ئەو شەڕ و شۆڕی کە دەبەرەکە و ناوچەکەی گرتوێتەوە ئومێدەوارین کە خوای تەعالا بمان پارێزێ و کوردستانەکەمان و خاک وڵات و نیشتیمانمان پارێزێ. تەبەن جێژن پەیامی زۆری پێیەکێک لە پەیامە هەرە گرنگەکانی جەژن بریتێ لە تەبایی و خۆشەویستی و برایەتی و مەحیبەت و نوێکردنەوەی عەهد و بەڵێن و پەیمان لەنێو مسڵماناندا، ئەوەی کە دڵگرانیشی هەیە، ئەوەی کە مەسەلەن عاجزیەشی هەیە، پێویستە لەم ڕۆژەدا لەم جەژنەدا باوەش بێکدا بکەن و گەردن ئازایی لە یەکتر بکەن و ئیدی یەکتر عەفو بکەن و پەیامی عەفو و چاوپۆشی دووبارە بکەنەوە، کە سوپاس بۆ خوای گەورە میلەتی ئێمە زۆر ئازا لەو شتانە لە بەرەبانی جەژندا لە ئێستاوە خەڵکێکە ڕوو لە مزگەوت دەکا بەرەو ماڵی خوای تەعالا دێ، ڕوو لە عیبادەت و بەنداتی و دروشمی ئاینی جێژنە پیرۆزە بێکەوە دەڵێنەوە، باوەش بە یەکتردا دەکەن، گەردن یەکتر ئازاد دەکەن، دوعای خێر بۆ یەکتر دەکەن بە وشەی تقبل الله منا ومنكم، خوا لە ئێمەش و لە ئێوەشی قبوڵکە مەبەسپی عیبادەتی جەژنی ڕەمەزانە چکە ئەم عیبادەتەی کە کردومانە مانجێکە، دواتر ئەم خۆشی بەسەردادێ، ئەم خۆشی بریتێ لە زاڵبوون بەسەر نەفس و ئارەزوو شەهوات و شەیتانەکاندا. بۆیە سوپاس بەخوای گەورە ئێمە وەکو هەم دروشمێکی ئاینی هەم وەکو نەریتێکی کۆمەڵاتی سوپاس بۆ خەمیلەتی ئێمە زۆر بەخۆشی بە گەرم و گوڕی ئەم دروشمە دەڵێتەوە وە جێبەجێ دەکا هەموو بەیەکەوە. مامۆستا باسیەوەت کرد کە یەکێک لە پەیامەکانی جەژن لێبوردەیە، تا چەند گرنگە لەم ڕۆژەدا لێبوردە بین. ئەگەر یەکێک دڵی لە یەکێک عاجز بووە، نیگەرانیەک هەیە لە بینیاندا، لەم ڕۆژەدا گەردن ئازادی لە یەکدی بکەن، لێبوردە بن بەرامبەر بە یەکتری لە یەکتری ببورن. زۆر پێویستە لە ڕۆژی جەژندا ئەوانەی کە نیگەرانیان هەیە، ئەوانەی کە عاجزیان هەیە، ئەوانەی کە
گرفتیشان لەگەڵ یەکتردا هەیە لەو ڕۆژەدا لەبەر خاتی خوای تەعالا پێ لە نەفسی خۆیان نێن بە قسە شەیتانی نەکەن گردن یەکتر ئازادکەن و ئاشتەوایی ڕابگەێنن لە بینی خۆیاندا چونکە بەڕاستی ڕۆژی ئاشبوونەوەی ڕۆژی ئەوەیە کە دڵەکان بێکەوە گرێ بدەینەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ يلتقيان فيعرض هذا ويعرض هذا وخيرهما الذي يبدأ بالسلام دەفەرمێ ئەو دوو کەسانی کە بینیان بەیەکەوە نیعازیان هەیە تووشی یەکتر دەبن لە ڕێگا ئەو پشت لەوی دەکا ئەو پشت لەوی دەکا بەڵام باشترینی ئەم دوانە ئەوانە کە دەست بە سەلام دەکات سەرەتا ئەو بەسەڵەکەی دەتوێنێتەوە دەچێت سەلامی لێ دەکات باوەشی پێدا دەکات گردنی خۆی پێ ئازاد دەکات جا بۆیە بەڕاستی ئەوانەی کە گرفتێکیان هەیە و لێک عاجزن زۆر زەرورە لەم ڕۆژە مبارەکەدا دەست پێشخەری بکەن بە سەلامکردن بە پەیوەندی تەلەفۆنی خێرا تەلەفۆنیشی بۆ بکە گردنی خۆتی پێ ئازاد بکە سەردانی بکە و ئەم گرفتەی لە بینی خۆتاندا بێ هەڵن چونکە ڕۆژی ئاشتەوایی و نوێکردنەوەی برایەتیە ماوەسا ناوچەکە بە دۆخێکی خراپدا تێدەپەڕێت جەنگ هەیە لە دەور و پشتمان هەرێمی کوردستانیشی گرتوتەوە تا چەند گرنگە کە ئێمە وەکو کورد تەبابین یەک ڕیزبین یەک دەنگ و یەک هەڵوێز بینوە نزای ئێوە وەکو مامۆستای ئاینی بۆ خاک و خەڵکی کوردستان زۆر گرنگە بە حەقە لە ئێسادا کە بەداخەوە ناوچەکە بە وەزعێکی زۆر خراپی سیاسی تێدەپەڕێ ئەو شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران بەداخەوە کە ئێران جیرانی خۆشمانە بە حەقە لێرە پڕیشتی ئەو شەڕی بڵێ و نەڵێ بۆ مەشاتووە نێوە نێو موشک و درۆن و ئەوانەمان بەسەردادێن کە بەداخەوە کاریگەری هەیە لە سەرمان بەتابەت لە جێژنەکە و لە خۆشەکەیدا و لە ڕەمەزانیشدا بە حەقەت بۆیە ئێمە داواکارین لە ئێسادا لایەنە سیاسیەکان بەتابەت دوو حیزبی دەسەڵات یەکێتی و پارتی لەو ڕۆژەدا بەڕاستی پەیامی ئاشتەوایی و برایەتی سیاسی ئاشتەوایی سیاسی ڕابگەێنن لەیەکەوە کۆ ببنەوە هەموو گرفت و ناکۆچەکان وەلانێن و بەیەکەوە حکوومەتێکی تۆکمەت تەشکیلکەن چونکە بەڕاستی ئەوڕۆ پێویستمان بە برایەتی و بە تەبایی سیاسی هەیە لەنێوان هەموو لایەنە سیاسەکاندا بەتابەت ئەو لایەنەی دەسەڵات کە باسم کرد گرنگە بەڕاستی لەم ڕۆژەدا چۆن هاوڵاتیان ئاشتەوایی ڕادەگەێنن برایەتی ڕادەگەێنن خۆشەویستی لە نێو خواندا ڕادەگەێنن لایەنە سیاسەکانیش پێویستە ئاشتەوایی سیاسی لە نێو خواندا ڕابگەێنن بۆ پاراستنی کوردستانەکە مەشکە بەڕاستی ئەگەر بقەومێ لە کوردستانەکەی لە هەمووانمان دەقەومێ لە کەشتێکی داین هەمومان کەشتەکە غەرق بێ هەموو لاکمان غەرق دەبین بۆیە واجبی سەرشانی هەمومانە پارێزگاری لە کوردستانەکەی بکەین و نزای خێرکەین کە خوای تەعالا ئەو کوردستان و خەڵک وڵات و نیشتیمانە جوانەی کە هەمانە بۆمان پارێزێ قابل بە خۆمانی بینین و دیفاعی لێ بکەین و ئاشتەوایی سیاسی و کۆمەڵایەتی لەو ڕۆژە پیرۆزەدا ڕابگەێنین. دەستخۆش بێت مامۆستایان زۆر سپاس کە لەگەڵمان بووی بەڵێ ڕەنج وەکو بینیت ئەمە پەیامی مامۆستایانی ئاینیە کە لەم ڕۆژەدا یەکێک لە پەیامەکانی جەژنیش ئەوەیە کە پێویستە ئاشتی و تەبایی بەرقەرار بێت لەناو تاکەکانی کۆمەلگاوە لە هەرێمی کوردستان و پەیامیان بۆ لایەنە سیاسەکان ئەوەیە کە لەم ڕۆژەدا یەکگرتووی برایەتی تەبایی بکەنە بنەمای کارکردنی نێوانیان بۆی هەرێمی کوردستان لەو باردۆخە کە ئێستا پێیدا تێتە پەڕێت پارێزرا و سەلامەت بێت. بەڵێ دەست خۆش خالید سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەو مامۆستا بەڕێزەش کە ئەو پەیامە جوانانەی گیان بە بۆنی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە هەر لەگەڵ تۆڕی پامێرانمانە دەمێنینەوە دەچینە لای شیروان خدر لە دهۆک شیروان بەیانیت باش و سڵاوت لێبێت و جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆزیشت پیرۆز بێ ئەبزانین دهۆک چۆن پێشوازی لە جەژنی ڕەمەزان دەکات. مزگەفتن دووکە کوێبە ناوێ مزگەفتە شەهیدان ئەش مزگەفتن مەزەن دووکە ئەو مزگەفتە بنێ ئەش بۆ دەستگەهێن ڕاگەهاندنێ هاتیان تەرخەکردە کولڤێت کارن ڕۆماڵا نوێژە جەژنێ کەنوێرێ خەلک هێدی پێتە دنەبە مزگەفتی دەش بۆ شەدێ ڕێوسمن نوێژە بەری جەژنێ بەکەن وێرێ ئەو خەڵکی دووربەرێ مزگەفتە ڕووێرێت کە پشتی وێرێ ئەش بێ نوێژی خلاص بنده سروشاوینی کردن سروش من جشنی اکودو پیروز کن عادتا پشتی جشن دو که جو همو درندن سردانا مزارگاه کن سردانا گورن عزیز و خوشتبین خود کش بو کولویر
هم شیناهەیەکە خۆشی هەمژی جژنێر عزیزە خۆ ئەو خوشتی خۆ لە گۆرستانە پیرۆستکە دیسەژی ساڵانە وەکو عادەتێن بەرێ بەگەڕیا و وەکو جژنێدا و چەندین گەڕەکەن دهۆکە تایبەژی ئەو گەڕەکەن یعنی بژنێن کەمنێن دهۆکێ خەلک کۆم بوو سەرێک یعنی وەکو کۆم خەڵکی گەڕەکە دیسا چەندین گوندە دەوروبەرێن دهۆکێ ئەو عادەتە دارکە وەکو پێک بەدگەڕیان و جژنیان یەکدو پیرۆزکەن کۆمات گەڕیان لێ ژبەر ئەف ساڵە هەم ژبەر ئەو ڕەوشە یا نالەبار ئەو شەڕێ ئیران و ئەمریکا و ئیسرائیل هەمژی دیساژی ژبەر ئەو بارانەکە زۆر پارێزگا دۆگرت ئەف ساڵە ئەو ڕۆژە پڕێ ناشتێ خەڵک دڵماڵن خۆ جژنە یەکدو پیرۆزکەن. دەست خۆش شیروان سپاس بۆ تۆ بێگومان بە بەردەوامی لەگەڵ ئێوەیە و لەگەڵ وێنەکانی مەراسیمی یەکەم ڕۆژی جژنی قوربانی پیرۆز ڕەمەزانی پیرۆز دەمێنینەوە و مەراسیمەکەش ئێستا جژنی ڕەمەزان بڵێن نوێژی جژنی ڕەمەزان بەڕێوە دەچێت و هاوڵاتیان ئێستا پەیتا ڕوو لە مزگەوتەکانی هەرێمی کوردستانەکان بۆی کە هەم لەوێ یەکتری ببینن و لەوێ گردن ئازادی لە یەکتری بکەن بە بۆنەی جژنی ڕەمەزانی پیرۆزەوە هەم نوێژی جژنی ڕەمەزان پێکەوە بکەن کە پیرۆزەکەی لەوایە کە هاوڵاتیان یا مسلمانان پێکەوە ئەو جژنە ئەنجام بدەن و دواتر گردن ئازادی لە یەک بکەن وتر دواتر کە دەچنەوە ماڵەوە ئەمە بڵێن هەموو ڕێکارەکانی تری جژنە خەڵک پێکەوە لەگەڵ خێزانەکانیانە لەگەڵ کەسوکارەکانی خۆیانە مەراسیمی جژن دەست پێ دەکەن خواردنێک ئامادەکراوە بۆ بەیانی جژن و هەمووان پێکەوە لەسەر یەک سفرە کۆ دەبنەوە و جژن پیرۆز دەکەن و نانی جژن دەخۆن و دواتریش هاوڵاتیان دەچن بۆ سەردانی یەکتری بۆی کە لەوێش هەم جژنە پیرۆزە لە یەکتری بکەن لە نێو ماڵەکانی یەکتردا و هەم گردن ئازادیش لە یەکتری بکەن بۆی کە ئەوەی کە مانگێکە ئەوان سەرقاڵی بەڕێکردنی مانجی ڕەمەزانی پیرۆزن و بەڕۆژوون و سروتە ئاینەکانیان جێبەجێ کردووە دوعای خێریان بۆ خۆیان و بۆ هاوڵاتیان کردووە. کاروانمان لەگەڵایە لە کفریەوە پامێرمان بابزانین لە کفری چۆن مەراسیمی نوێژی جژن و یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزان بەڕێوە دەچێت. کاروان بەیانیت باش و سڵاو لێبێ جژنە پیرۆز بێ هەم جژنی ڕەمەزانی پیرۆز هەم جژنی نەتەوەی کورد نەورۆز لە تۆ لە هاوڵانمان لە کفری پیرۆز بێت ئەگەر پێمان بڵێ زانیارەکان چێ لای تۆوە. بەڵێ ڕەنج جژنی ڕەمەزان و نەورۆز لە تۆ هەموو ستاف و هاوڕێیانمان پیرۆز بێ هەروەها لە هەموو بینەرانی کورسات دیارە ئەوەی کە هەیە دوای مانگێک لە خوداپەرستی و ڕۆژوگردنی هاوڵاتیان ئەمڕۆ ڕۆژی جژنی ڕەمەزان یەکەم ڕۆژێتی و ئەمڕۆ پێتا هاوڵاتیان لەگەڵ بەرەبەیاندا ڕوو دەکەن مزگەوتەکان بۆ ئەنجامی ڕۆژ نوێژی جەژن دەمەوێت لەسەر نوێژی جەژن مامۆستای مزگەوتی ئێرە مزگەوتمان بۆ بکات مامۆستا بێت ئێرە سوپاس دەکەین. سەرەتا سڵاو لێبێ و بەیانی باش ژیانت باش قوربان سڵای خوا لە تۆش. نوێژی جەژن چی کاتێک ئەنجام دەدرێت و پاداشتی نوێژی جەژن لەلای خوددا چییە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان نوێژی جەژن ئینشاءالله سەعات 6:30 بەڕێوەبەراتی ئەوقافی گشتی لە گەرمیانە ئینشاءالله تعالی ئەمساڵ لە 6:30 نوێژی جەژن ئینشاءالله ئەنجام ئەدرێ مەراسیمەکەی. پاداشتی لای خۆی پەروەردگار ئەمە پاداشتێک و خەڵاتێکی جوانە خوا گیان لەم ڕۆژەدا بە فریشتەکان ئەڵێ فریشتەکانەوە عەبدەکانم مانێکە خزمەت و عیبادەتەکەن ئێستا حەقی چین ئێوە شایەتە گرم و کەوا من ئەمڕۆ لیان خۆشە بم خەڵاتێک و دەستکەوتێکی گەورەیە بۆ ئومەتی پێغەمبەری خوا وسەلەم بە تایبەتی بۆ کەلی کورد ئینشاءالله تعالی. تا چەند گرنگە ئەمڕۆ دڵەکان پاک بکرێتەوە و ئاشتەوایی زیاتر بێت و هەرچ کەسێک ئەگەر زیورێ بێت شتێک بێت لە بینی هاوڵاتیانە خزمانە کەسەکانە خوشکبراکانە کە ئاش بکەنەوە دڵەکان پاک بکرێنەوە بە تایبەت لەم ڕۆژەدا. هەموو کاتێک گرنگە بەڵام لە جژنە زیاتر
چکە خاڵێکی سەرەکیەوەی گردن ئازاییە تقبل الله منا منكم گردن ئازاکە گردن تازا بێ ئەمە لە ڕوانگەی شەرع و لە نەوانین نەریشەوە لە تاکێکەوە هەتا دەسەڵاتدارێ بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان ئەمڕۆ دەرفەتێکە بەڕاستی جەژن بکەنە دەرفەتێکی گەورە بۆی زیاتر لە نێوک نێزک بنەوە زیاتر وەک ئەو خەڵکە جوانە کە دێنە مزگەوتەکان ئینشاءالله تعالی مامۆستا ئەم ساڵ جژنی نەورۆز هەروەها جژنی تەوەی وا سەری ساڵی نوێی کوردیش کەوتووەتە ڕۆژێک دوای یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانەوە پەیامی مامۆستایانی ئاینی بۆ پاراستنی شوناس و ناسنامەی کوردبوون و کوردسانی بوون کورد و بەشداریکردن لە ڕۆژی نەورۆز هەروەها جژنی ڕەمەزان. وڵای من ئەڵێم لە هەموو کاتێکە ئەگەر هەموو شتێکمان لە یەک دابێتەوە ئێستا کاتێەوە نەما چکە زروفەکەەوە ئاخوازێ ژیانەکەەوە ئاخوازێ کە هەمومان یەک دەستبین دەست لە ناو دەست ئێمە کەسمان نییە ناشکوی خوانە بێت جگە ئەڵڵا گیان نەبێ جگە یەکتری نەبێ ئەگەر ئێمە یەکتری بگرین ئینشاءالله خوا گیانش یارمەتیمانەدا بەڵام ئەگەر ئێمە یەک نەبین بەڕاستی هەموو کەسێ ئەتوانێت دەزمان تێ ئینشاءالله و درزش ناکەوێت ڕۆژ بە ڕۆژ دەبینەوە دەرفەتێکی خۆشە ئەم شەوە تا بەیانی باران بووە سی ڕۆژ ڕەمەزان کە جەژنی ڕەمەزان نەورۆز تێ بەدوایە هەموو شتەکان ئەڵێم ژیان ومان لەیەکە ڕۆژ بە ڕۆژ لە یەکتری نێزک بینەوە ئینشاءالله تعالی دڵەکانمان پاکەینەوە. سپاس مامۆستا سپاس بۆ جەناب. بەڵێ ڕەنج دیارە ئەوەی کە هەیە دیمەنەکان ئەگەر وەنەگرەکەم هاوکار بێت کاتێت پەیدا هاوڵاتی ڕۆ دەکەنێ مزگەوت بۆ ئەوەی نوێژی بە کۆمەڵی جژنی ڕەمەزان لێرە لە مزگەوت بەڵجان بدەن و پاشان هەر لێرە ئەوەی کردێتە ئێرە گردن ئازایی لە یەک دەکەن و هەروەها پیرۆزبایی جژن لە یەکتر دەکەن و دواتریش دەکەونەوە ڕێ بۆ ماڵ سەرەتای چونەوە بۆ ماڵیش بێشک نەریتەکان وایە نانی بەیانی حازرە لەگەڵ خێزانەکانیانە بە تایبەتی فاسولێ و پەیسی و تر هەر یەکە و بەپێی شارەکەی خۆی و دواتریش لێرە زیاتر نەریتەکان وایە بەگەڕەکەکاندا هاوڵاتیان سەردانی یەکترەکان و جژن و پیرۆزە لە یەک دەکەن و پاشانیشی تر وردە وردە سەردانی ماڵە دوورەکان و کەسی کەسەکانەکرێت بۆ جژن و پیرۆزەکردن و هەروەها ئازایی لە یەک دەست خۆش بە کاروان سپاس بۆ تۆ لە لای کاروانەوە دێنە سلێمانی بۆ لای پامێرمان بڕوا بەهادین بڕوا بەیانیت باش سڵاو لێبێ جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆزیشە پیرۆز بێ با بزانین لە سلێمانی چۆن هاوڵاتیان پێشوازی لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز دەکەن و دەیانەوێ پاش کەمێکی تر بڵێن نوێژی جەژنی ڕەمەزان ئەنجام بدەن. بەڵێ ڕەنسڵاو لێ بێت هەردوو جەژنەکەش لە تۆ لە هاوکارانم پیرۆز بێت هەڵبەت یانی سەبارەت بە پرسیارێکی خۆ دەسە من لە مزگەوتی گەورەی سەرچنارم لێرە بەشێکی زۆری هاوڵاتیان هاتوونەتە نێو ئەم مزگەوتە بۆی کە کەمێکی دیکە نوێژی جەژن بکەن و دواتر گردن ئازادی لە یەکتر بکەن و دواتریش سفرەکانیان پێکەوە کۆبووبنەوە و جەژنە پیرۆزە لە یەکدی بکەن هەڵبەت ئەم مزگەوتە هەڵبەت یەکێک لە مزگەوتە گەورەکانی شاری سلێمانی و لە جەژناندا خەڵکانێکی زۆر دێنێرە بووی کە هەم نوێژی جەژن بکەن و هەم ئامادەکاریەکان لێرە بۆ ئەم مەراسیمە ئاینیە جێبەجێ بکەن و بڕیارە پاشکەمێکی دیکە ینی ئەم نوێژی جەژنە دەست پێ بکات و لەگەڵەوەشدا دکتۆرە ڤاڵ پارێزگاری سلێمانی لێرەیە هەڵبەت دەسە کاتی نوێژە و نوێژ دەست پێ دەکات دواتر دەچینە لای و لێدوانی خۆی سەبارەت بە هەم ئامادەکاریەکانی لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەم جەژنی ڕەمەزانەوە هەم ئەو ڕێکارانشی کە گرتوانەتە بەر لێ وەرتەگرین و بکو باسم لێەوە کە ڕۆنچانی چەند خولەکێکی دیکە نوێژی جەژن لێرە لە مزگەوتی گەورەی سەرچنار دەست پێ دەکات و هەمووان پێکەوە لێرە نوێژی جەژن دەکەن و باسیشم لێەوە کرد دواتر گردن ئازادی لە یەک دەکەن و پڕە دەکەونەوە بۆ ماڵەوە بۆ سەر سفر و خوانەکانیان ئەمە ئەو جەژنەیە کە مسڵمانان ینی ماوەی مانگێکی ڕێکە چاوەڕێی دەکەن بە تاسەوەن بۆ هاتنی ئەم جەژنە و بردی بینن لە دیمەنەکاندا ئێستا
نوێژی جەژن لە مزگەوتی گەورەی سەرچنار دەست پێ دەکات کە لە ناویاندا دکتۆرە ڤاڵ پارێزگاری سلێمانی لێرە ئامادەیە هەڵبەت هەموو ساڵێک دکتۆرە ڤاڵ یان دێتە مزگەوتی گەورەی سەرچنار یاخود دەچێتە مزگەوتی مەشقەڵان ئەم ساڵ مزگەوتی گەورەی سەرچنارە و لێرە لەگەڵ مسلمانانی دیکە پێکەوە نوێژی بە کۆمەڵ دەکەن و نوێژی جەژن دەکەن و ئێستاش نوێژی جەژن لێرە لە مزگەوتی گەورەی سەرچنار دەستی پێ کردووە و دوای نوێژەکەش ئێمە هەوڵ بدەین کە لە دوانی دکتۆرە ڤاڵ پارێزگاری سلێمانی تا بۆ گوازینەوە سەبارەت بۆ ئامادەکاریانی کە لە سلێمانی بۆ جەژنی مانگی ڕەمەزان کراوە و کۆمەڵێک ڕێکاریان گرتوتە بەر بۆ ئەوەی کە هیچ ڕووداوێکی نەخوازراو لە سلێمانی ڕوو نەدات و هیچ کێش و گرفتێک لێرە لە سلێمانی دروست نەبێت و ماوەی چەند هەفتەیەکە هەڵبەت پێش هاتنی جەژن ئەم ڕێکار و ئامادەکاریانیان گرتوتە بەر و هەڵبەت ئەلیانە پەیماندارەکانیش بەردەوام دڵنیایی ئارامی سلێمانی دەدەن کە هاوڵاتیان دەتوانن ئەم جەژنە پێکەوە بە خۆشی و شادی بەڕێ بکەن و زۆر باشە هەندێک لە نوێژەکەتان بۆ دەگوازینەوە بینەری بن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. الله سمع الله لمن حمده. الله الله أكبر الله أكبر الله أكبر سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. بەڵێ هەروەکو دەبینن کە ئێستا مەراسیمی نوێژی جەژن لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی دەستی پێ کردووە کە دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی لەو مزگەوتە ئامادەیە و هاوڵاتیان نوێژی جەژنی ڕەمەزانی پیرۆز ئەنجام دەدەن. بێگومان هەر لە سلێمانی نییە لە شار و شارچکەکانی تری هەرێمی کوردستانیش ئێستا هاوڵاتیانەکو دەبینن لە وێنەکانە خۆیان ئامادە دەکەن و بڵێن ئەیانەوێت نوێژی جەژنی ڕەمەزانی پیرۆز پێکەوە ئەنجام بدەن. هەروەکو پەیامبەرانیشمان ڕایانگەیاند کە هاوڵاتیان چوونەتە مزگەوتەکان و پێکەوە ئەو نوێژە ئەنجام بدەن. قارەمان جەوهەر پەیامبەری کورسات نیوز لە هەولێرەوە ئامادەیە بۆی کە لەوێش بزانین مەراسیمەکان و مەراسیمی جەژنی ڕەمەزانی پیرۆز و هەروە ئەنجامدانی نوێژی جەژنی ڕەمەزان چۆن بەڕێوە دەچێت. قارەمان سڵاو لێبێ جەژنە پیرۆز بێت و ئەگەر بکرێت زانیاریەکانمان بدەیتە. بەڵێ ڕەنج جەژنت پیرۆز بێ بەڵێ ئێستاوەکە قسە لەگەڵ تۆ دەکەم دەست بە نوێژی جەژن دەکرێتن دیارە لە نزیکەی سعات 6ەوە بەشێکی زۆری مزگەوتەکانی هەولێر کراوە بوون بەڕووی نوێژخێنان و کەسانەی کە دێن بۆ نوێژی جەژن لەگەڵەوەش نی لە دوای نوێژی جەژن وتاری مامۆستای ئاینی دەبێتن
لە هەولێر نزیکەی زیاتر لە 1000 مزگەوت نوێژی جەژنی تێدا دەکرێت لە سنووری پارێزگای هەولێر لەگەڵەوەش زیاد لەو مەراسیمە ئاینی کە نوێژی جەژنە بە هەمان شێوە وتاری ئاینی دەبێتن دواتر بەشێکی زۆری یاخود ئەوانەی کە لە مزگەوتەکەن جەژنە پیرۆزە لە یەکتری دەکەن هاوشێوەی جەژنەکانی پێشووتر بە تایبەت جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان وەک باسم کرد لە هەولێر ئێستاوە دەست بە نوێژی جەژن کرا وەک لە دیمەنەکان دەیبینن دواتر ڕێوەسمەکانی تری بڕێوەچوونی مەراسیمە ئاینیەکان دەست پێ دەکەن. بەڵێ دەست خۆش قارەمان هەندێک لەوێنەکان دەگوازینەوە نوێژی جەژنی ڕەمەزانە لە شاری هەولێر. باش محەممەد عەبدوڕەحمان پامێری کورسات نیوز لە بەغدا ئامادەیە. محەممەد بەیانیت باش سڵاو لێ بێ جەژنە پیرۆز بێ ماندوو نەبن لە بەغداد چۆن مەراسیمی یەکەم ڕۆژی جەژن بەڕێوە دەچێت و نوێژی جەژنی ڕەمەزانی پیرۆزیش بێگومان لەوێش هاوڵاتیان ئەنجامی دەدەن ئەگەر زانیاریەکانمان پێ بڵێت و بۆ مامگوازیتەوە. ڕەنج بانیت باش جەژنی پیرۆز بێ هەر لە جەژنانەیە بیت من ئێستا لە ناوچەی عەزەمیەم بە دیاریکراوی لە مزگەوتی ئەبوو حەنیفە کە یەکێکە لە مزگەوتە ناودار و دێرینەکانی بەغدا و بە دیاریکراوی کە کەوتۆتە ناوچەی عەزەمیەوە کە ناوچەیەکی سونەنشینە عادەتەن لە نوێژی جەژنانەیە چی جەژنی ڕەمەزان یاخود جەژنی قوربان زۆربەی سونەکان دێنە ئێرە و تەنانەت بەرپرسانی سیاسی و حکومی و حزبیش دێنێرە نوێژی جەژن ئامادەکەن لێرە ئەگەر کامیرەمانەکەم هاوکار بێ لێرە هێشتا نوێژی جەژن دەستی پێ نەکردووە هێشتا تەکبیراتە بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵک تا ڕادێ یعنی بەهۆی ئەم دۆخە ناهەموارەیەکەوە خەریکە عێراق شێک دێتەوە تا ڕادێ خەڵک بێتاقەتە و دڵتەنگە من لە کاتێکدا لەگەڵ تۆ قساکەم و ئێستا نوێژی جەژن دەست پێکە لە کاتێکدا لەگەڵ تۆ قساکەم ڕەنج ینی کەمێک بەر لێ ئێستا بەر لەوی بێ مەلایڤەکەوە ناوەندی دیبلۆماسی ئەمریکا لە فڕۆکەخانی نێودەوڵەتی بەغدا بردومان کرا ئەتوانین بڵێن لە سەعات 12 شەو ئەمە سێمین جارێکەوە بردومانەکرێ بە تایبەتی ئەم بردومانەی ئەم جەنگەی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران مەترسی لەسەر عێراق دروستکەوە بە تایبەتی لەسەر بەغدا چونکە چەند پێگە و چەند شوێنەکەیەکەوە تایبەتە بە هێزەکانی ئەمریکا ئەتوانین بڵێن خەڵک هەم دڵی خۆشە و هەم ترسێکیشی هەیە کەوا ئەم جەنگە پەل بکێشێتە نێو عێراق یاخود عێراق پەل بکێش بکێتە نێو ئەم شەڕەوە ئەم ململانەوە بۆیە هەمویان ئەوەی کەوا من لەگەڵیان قسەم کردووە هەمویان ئاواتیان ئەوەیە کە ئەلەم جەژنە بێتە مای خێر و بەرەکەت و خۆشی و ئەم بارانە ڕەحمەتەشکەوە لە دوێنێەوە باراندا باریوە ببێتە مای خۆشی و ئاوێک بێ بەسەر ئاگرا و عێراق تێوە نەگرێ و ئەم جەژنیان جەژنی ڕەمەزان تا ڕادەیەک سونە ئەم جارە هەمویان یەکشان گرتووە وەکو پێکاتی سونە جیاواز لە جەژنی ڕابردوو بڵێن جەژنی پێشوو کە جەژنی قوربان بوو چونکە ئەو کات سونەکان دابش کران بەشیشان جەژنیان کرد و بەشیشان ڕۆژی دواتر جەژنیان کرد بەڵام ئەم جارەیان هەرچەندە ڕوبەڕووی ڕەخنەی لایەنگرانی شیعەش بوونەوە کاوا شیعەکان داوایان کردبوو شەوی ڕابردووش بەشێکی زۆر لە لایەنگرانی شیعە بە تایبەتی ئەوانەی کە سەر بە سیستانی ینی بڵین خەتا بە سوتەی سونەیان بە کەمتەرخەم زانی بوو داوایان کردبوو کەەوە با جەژنەکان یەک جەژنە بێ با ڕۆژی شەمەوە تا سبەی جەژنە بێ بەڵام سونەکان تویان ئێمە مانگمان بینیوە و ڕۆژی جومعەوە تا ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە و هێواشەواش دەبینین تەواو نوێژەکە دەست پێکات لە دوای ئاداکردنی نوێژی جەژن پاشان بڵێن ئەو کات وەعز و تارەکە دەست پێکا خوتبەی جەژن کەمە قسە لەگەڵ تۆکەن ئەو پەرژینە ئەویان تایبەتە بە ئافرەتان خانمان ڕەنج لە پشتی ئەو پەرژینەوە خانمێکی زۆریش لێرە ئامادەیە چونکە مزگەوتی ئەبی حەنیفە یەکێکە لە مزگەوتە ناودارەکان هەرچی ئەوەی سونە نشینێ زیاتر دێت ئێرە هەرچەندێمە پێشتر لە جەژنەکانی ڕابردووە دەچوونە مەزارگەی شێخ عەبدولقادری گەیلانی لەوێ ڕووماڵی نوێژی جەژنمانە کرد و مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانیش یعنی پێگەکەی مەوقعەکەی لە شوێنێکە هەم شیعەکانیش
ئەمان بینی ئاهات ناوێ لەگەڵ سونەکان نوێژی جەژنیان کرد بەڵام ئەمەیان توانین بڵێن سادە پێکهاتەی سونەیە هەمویان لێرە نوێژی جەژنەکەن و ئیتر ئاوات و دوعای خۆشی و شادی بۆ کریە خواردنەوە چاوەڕێژ دەکرێت هەرچەندە لای دەرگاکەوە کە من هاتمە ژوورەوە بینیم یعنی شیلەمەنی دانراوە و چکرێت دانراوە و باز لەوەش دەکرێت کە خواردنیش ئامادەکراوە بۆ کەسانی کاوە ڕێبوارن یاخود گەشتیارن مسافرن لە شارەکانی دیکەوە هاتوونە بۆی ئەلێرە هەم نوێژی جەژن ئادا بکەن و هەم لەگەڵیانش خوانەکەیان زیاتر دەوڵەمەند بکەن و خواردنی جەژن پێکەوە بخۆن هەرچەنە ڕەنج ئەمێ ئەمە جەژ بکەم لە بەغدا ئێمە کاواتچەنێکە لە بەغداین و جەژن لێرە دەکەینەوە لە بەغدا هەم سونە هەم شیعە زیاتر بەوە ناسراوەکەوە لە یەکەم ڕۆژی جەژن وەکو لای خۆمان نیە بڵێن برنج و فاسوولیا و قەیسیەکە ئەمان یەکەم ڕۆژی جەژن کاهی و قەیماغە خۆن پاشان بۆ نیۆڕۆ ئێوارە و کاتە چێش لێندرێ بەڵێ بڵێ دەست خۆش محەممەد سوپاس بۆ زانیاریەکانە وێنەکان لێرە دەگوازینەوە لە هەموو مزگەوتەکانی هەرێمی کوردستان و لە مزگەوتەکانی بەغدا و هەموو ئەوانی تر مەراسیمی نوێژی جەژنی ڕەمەزانی پیرۆز وەکو دەبینن بەڕێوە دەچێت با بچینە پارێزگای هەڵەبجە بۆ لای سەلاح جەمیل پامێرمان سەلاح بەیانیت باش و سڵاو لێبێت و جەژنیشە پیرۆز بێ بابزین لە هەڵەبجە چۆن مەراسیمی نوێژی جەژنی ڕەمەزانی پیرۆز بەڕێوە دەچێت ڕانج جەژن لە تۆ تەواوی بینەرانی کورسات نوویست پیرۆز بێ بە هیوایەوەی کە جەژنێکی پڕ لا خۆشی و شادی بێت چ جەژنی ڕەمەزانیا جەژنی نەورۆزی نەتەوەی کورد دیارە ئەمڕۆ لە هەڵەبجەش لە هەموو مزگەوتەکاندا ئەو تەقسە ئاینیە بە شوازێکی زۆر جوان بەڕێوە دەچێتەوەی کە هەیە ئەمە ئێستا لە مزگەوتی بەهەشتین لە پارێزگای هەڵەبجە لێرە سەرجەم موسڵمانان ئەوانەی کە دوای مانگێک گرتنی ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەمڕۆ هاتوونەتە مزگەوت بۆ ئەنجامدانی نوێژی جەژن و لە ئێستادا ڕێو ڕسمەکە لە دەستی پێکڕوە کە بە خوێندنەوەی قورئان و تەکبیری ئەڵڵاهو ئەکبەر کە بەڕێوە دەچێت دواتر پاش چەند دەقەیەکی دیکە لێرە نوێژکردن دەست پێ دەکات و مامۆستای مزگەوت لێرە وتارێک پێشکەش دەکات بە گشتی ڕێو ڕسمە ئاینیەکان بە شوازێکی زۆر باش و لە کەشوهەوایەکی بارانی جواندا کە سنووری پارێزگای هەڵەبجە و ناوچەکەی بەگشتی کردوەوە بەڕێوە دەچێت و جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ هاوکاتە لەگەڵ جەژنی نەتەوەی کووردا دیارە ئەمڕۆ لە تەواوی مزگەوتەکان جیاواز لەوەی کە باسی ئەو دۆخانە دەکرێت کە ئێستا ناو چەکەی بەگشتی کردوتۆ لەگەڵەوەشدا باسیەوە دەکرێت کە ئێمە ئێستا دەچینە ناو مانگی بەهارەوە و ڕێنمایی موسڵمانان دەکرێت بەوەی کە لە ڕۆژانی داهاتوودا کە کەشەوە خۆش بێ دەچنە ناو سروشتەوە پێویستە بە شێوازێکی زۆر ئاینیانەوە ئینسانیانە مامەڵە لەگەڵ سروشتا بکەن لەگەڵەوەیشدا لە مزگەوتەکانە لە کۆی گشتی و تەرائینەکاندا کە ئەمڕۆدانراوە جیاواز لەوەی کە تیشکە خرێتە سەر پتەوکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان پەیوەندیە ئاینیەکان و لەگەڵەوەشدا باس لەوە دەکرێت کە ئەم دەرفەتەی مانگێک بە ڕۆژوو بوون بکرێتە سەرەتای بە خۆداچوونەوەی مرۆڤەکان بۆ ئەوەی کە هەنگاوێک بەرەو کاری باشتر هەنگاوێک بەرەو نیەتی باشتر هەنگاوێک بەرەو هەڵسوکەوتی جوانتر لەگەڵ یەکتردا ئەنجام بدەن و بێتە مانگێک بۆ لێبوردەیەوە لە هەمان کاتا مامۆسایانی ئاینی وەکو سروشتی هەمیشەیی خۆیان مینبەرەکانیان دەکەنە شوێنێک پەیامی ناوەندێک بۆ گەیاندنی پەیامە ئاینیەکان کە باز لە مرۆڤ دۆستی دەکات لە ئێستادا ڕەنجەوەی کە هەیە لێرە نوێژی جەژن دەست پێ دەکات و دوای ئەم نوێژە مامۆسایانی تر وتاری جەژن پێشکەش دەکەن ئەوەی کە هەیە لە ئێستاداوە مامۆسای ئاینی و چۆنڵی مازینی مزگەوت لە ئێستادا بانگی مسلمانانی کرد بۆ کۆبوونەوە و ئەنجامدانی نوێژی جەژن کە لە ئێستادا نوێژەکە بەڕێوە دەچێت لە مزگەوتەدا و بە هەمان شێوە دوای نوێژ لێرە مامۆسا وتارەکە پێشکەش دەکات. دەست خۆش سەلاح سپاس بۆ پامێرمان سەلاح جەمیل لە هەڵەبجەوە بێگومان ئەوەی دەیبینن کە وێنەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە وێنەی بەغدایە لە هەڵەبجە لە سلێمانی لە هەولێر لە چەمچەماڵ لە کفری لە دهۆک هەمووی هاوڵاتیان ئێستا چوونەتە مزگەوتەکان و لەوێ
سەرقاڵی نوێژی جەژنی ڕەمەزانن. وتاری ئاینی هەیە لە سلێمانی بە بینەری بین. ببێتە مایی کۆتایی هێنان بە هەموو ناڕەحەتی و بەڵا موسیبەتەکان یا ڕەبی خوای ڕەحم بە پیرەکانمان کە عاقیبەتیان بەخێر بجێڕە هیدایەتی گەنج و لاوەکانمان بدا خوایە تاعەت و عیبادەتی ئەم ڕەمەزانت لێ قبوڵ کرد بێتین لەو کەسانە بین لەو تاقمانە بین کەوا گردنمان ئازاد کرابێ لە ئاگری بەڵێ سەداری جەهەنەم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين. اللهم اغفر لنا وارحمنا آمين 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 والحمد لله رب العالمين. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. الحمد لله رب العالمين. فأوصيكم عباد الله أولا بنفسه وطاعته. قال تعالى عز وجل ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات. اللهم انصر من نصر الدين. اللهم اجعلنا من أهل القرآن يا رب العالمين. آمين. بيشويك وهستي کە بینیتان وتاری ئاینی بوو لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی. بێگومان لە چەمچەماڵیش لەوێ هاوڵاتیان سەرقاڵی ئەوەن ئێستا کە خۆیان ئامادە دەکەن بۆ مەراسیمی جەژنی ڕەمەزانی پیرۆز و مەراسیمی نوێژی جەژن. ئاسانمان لەگەڵا پامێرمان لە چەمچەماڵەوە ئاسان پەیانیت باش و سڵاو لێبێ جەژنە پیرۆز بێ. بابزین لە چەمچەماڵ چۆن هاوڵاتیان پێشوازی لە جەژنی ڕەمەزان دەکەن و دەڵێن چی؟ بەڵێڕان سڵاو لێبێ و ئەم کاتە و با جەژنی تۆ و تەواوی مسلمانان لە تەواوی دنیا و بە تایبەتی هەرێمی کوردستان پیرۆز بێت. هەڵبەتەوە کۆمو شار و شارۆچکەکانی دی لێرە لە قەزای چەمچەماڵ مەراسیمی نوێشکردن و بەڕێوەچوو و هەروە وتاردان تەواو بوو. ئێستاش هاوڵاتیان لەگەڵ ئەوتارخوێنی ئەم مزگەوتێکی ئێمە لێرەین پیرۆزبایی جەژن لێکدی دەکەن. ئەگەر هاوکارم وێنەکان بگوازێتەوە لێرە لە مزگەوتی تارەک گۆگجەی لە قەزای چەمچەماڵ مسلمانان دوای ئەوەی کە مانگێکی تەواو تاعات و عیبادەتیان کردو بە ڕۆژوو بوونە ئەمڕۆ لە مزگەوتە نوێژی جەژنی ڕەمەزانیان کردو. ئێستا پیرۆزبایی لە یەکدی دەکەن و بە دڵخۆشی و پیرۆزبایی لە یەکدی دەکەن و مەراسیمێکی تایبەتیان بە پیرۆزبایی کردن لە یەکدی ڕێخستۆ لە نێو ئەم مزگەوتەیە کە تەواوی ئەو مسلمانانەی کە لێرن و نوێژی خۆیان کردووە پیرۆزبایی لەگەڵ یەکتری دەکەن و ڕەنجەمێ و باز دەوەشکەم لەگەڵەوەی کە ینی جەژنی پیرۆزە و لە دەریشەوە بارانێکی باش دەبارێت ڕەحمەتی خوا دەبارێت و وەلێرەش مەراسیمەکە بەردەوامە. من ئەمەوێ قسە بکەم لەگەڵ میوانێکمان دەبێ مامۆستا موژدە ئەگەر ئەمەوێ لەگەڵ مامۆسای مزگەوت قسە بکەم. مامۆسای گیانەگەر بیت تێرە قسەمان بۆ بکەی سپاس دەکەم. سڵاو لێبێ و جەژنی شت پیرۆز بێ بۆمان باسکە کە ئەم مەراسیمانە تا چەند گرنگە بە بەردامی گرنگی پێ بدرێ بۆ بە تایبەتی دوای کە مسلمانان مانگێکی تاو بە ڕۆژوو بوون لە مانگی پیرۆزی ڕەمەزان. سەڵاوی خوا لە جەنابتان و لە بینەرانی کەناڵەکەتان جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ. جەژنی میلەتی کورد بە گشتی پیرۆز بێ. دیارە ئێمە وەکو نەریتی ساڵانە لە مزگەوتی خۆمان لە مزگەوتی شەی تارە گۆگجەی لە قەزای چەمچەماڵ مەراسیمی گردن ئازایی و جەژنە پیرۆزە لە یەکتریەکەین. ئەم مەراسیمانە زۆر گرینگە بۆ میلەتی کورد چونکە لە کۆنەوە میلەتی کورد نەریتی وا بووە ئەم گردن ئازایی لە یەکتری کردووە و نەریتێکی زۆر جوانە. مسلمانان لە جەژنە لە هەموو کاتی زیاتر پێویستە گردنی یەک ئازاکەن پیرۆزبایی لە یەک بکەن. خوای گەورە ئیشاڵڵا وڵاتمان بپارێزێ. خوای گەورە کوردستانمان پارێزراو کە ئەمن و ئاسایشمان زیاتر تیا بەقەرارکە و جەژنی تەواوی کوردستانیشمان بەرز و پیرۆز بێت. ئاشەباوسەکان پامت بۆ تاوی مسلمانان چێ بۆی لەم ڕۆژە سەردان یەکدیکەن و بە جۆرێک لە جۆرەکان برایەتیان بۆ یەکتی نوێ بکەنەوە. پەیاممان بۆ هەموو مسلمانان ئەوەیە لە جەژنا کاتێکی باش و گونجاو و فرسەتێکی زۆر چاکە خوا مبارەکیکە
سەردانی یەک بکەن گردن ئازایی لە یەک بکەن چونکە لە هیچ کاتێکە بەقەت جەشن فرسەت نییە ئەوەی کە عاجزیەکی هەیە ئەوەی کە دڵی بەرامبەر یەک ئێشاوە لە جەژنا زۆر کاتێکی گونجاوە بۆی بچین ئینشاءالله گردن ئازایی لە یەک بکەن و باوش بە یەکاکەن وەسیلەی ڕەحم بە زیینوکەنەوە لە دەرگای ماڵەکاندن سەردانی کەسوکار و هاوڕێی دۆستانی یەک بکەن. چاو خۆش بێ و زۆر زۆر سپاس مامۆستا دەستەکان خۆش بێ بەڵێ ڕەنج لێرە لە مزگەوتی تارک گۆبجەی مەراسیمەکە بە شێکی ڕێکوپێک بەڕێوە دەچێت مسلمانان هەمویان دڵخۆشن و پیرۆزبایی لە یەکدی دەکەن منیش پیرۆزبایی لە کامێرەمانەکەمەکەم و پیرۆزبایی لە تەواوی کارمەندانی کورساتی عزیز دەکەم و ئەوە تەواوی ئەو زانێرە نەبوون لای ئێمە بوون ڕەنج دەست خۆش ئاسان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەش بۆ ئەو پەیامە جوانانی کە پێشکەشی کرد بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە بێگومان ئەوەی کە دەیبینین لە سلێمانی پارێزگاری سلێمانی لە یەکێک لە مزگەوتەکانە لەوێ وتارێکی پێشکەش کرد و لەوێش هەر نوێژی کرد لە هەولێر وتاری ئاینی هەیە بە بینەری بین. بۆیە دەبێ لەم ڕۆژە مبارەکەدا دوای بە ڕۆژبوونی یەک مانگ دوعای خێر بکەین نزای خێر بکەین کە خودای تەعالا کوردستان بوونەوەیە ڕۆژی تەفرەقە و ڕۆژی ناخۆشی و عاجزی نییە بۆیە بەڕێزانم لەم بەیانیە جوانەدا لەم بەیانیە پیرۆزەدا داوا لە هەمومان دەکەین لە هەموو موسڵمانێک و بەڵکو هەموو جەماوەری هەرێمی کوردستان تۆوی برایەتی و تەبایی و لێبوردەیی لە نێو خۆیاندا بڕوێنن لەگەڵ خۆیان لەگەڵ ماڵ و منداڵیان لەگەڵ کەسوکاریان لەگەڵ دەروجیرانیان لەگەڵ خزمەکانیان لەگەڵ هەموو ئەوانەی کە دووریشن لێبوردە بن خۆشەویست بن و هەروەها بەرەو چاکە و بەرەو خۆشی بەرەو ئاشتی و بەرەو ئیمان بڕۆن دیسانەوە ئەمە مناسبەیەکی چاکە و ڕەهەندێکی باشە کەوا داوا لە هەموو لایەنە سیاسیەکان بکەین ئەمڕۆ ڕۆژی گردبوونەوەیە ئەمڕۆ ڕۆژی یەکڕیزیە ئەمڕۆ ڕۆژی لادانی بەرژەوەندیە تەسکی تایبەتیەکانە بەرەو بەرژەوەندی گشتی لادانی ناکۆچیەکانمانە بەرەو ئامانجی گەورەی میلەتەکەمان بەرەو یەکبوون و بەرەو یەکڕیزی بەرەو چاکردنەوە و ڕێکخستنەوەی نێوماڵی خۆمان بەڕێزان ئەمڕۆ لە ناوچەکە و لە هەموو دنیادا شتێک هەیەکەوە ئیسپات کرایە و ڕاستیەکە ئەمە حەقیقەتێکە ئەویش ئەوەیە هەر بیلەتێک هەر لایەنێک هەر حکوومەتێک هەر گەلێک ئەگەر بەهێز نەبێ ئەوە خوراوە ئەمڕۆ ڕۆژی بەهێزانە ئەمڕۆ ڕۆژی هێز و قووەتە هێز و قووەتی ئێمەش لە دوای ئیمان لە دوای پشتبەستن بە خودای ڕەب العالەمین لە قامیشلۆش لە ڕۆژاوای کوردستان بێگومان مەراسیمی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز بەڕێوە دەچێت و دارا بەرەکات پامێری کورسات نیوز لە قامیشلۆ لەگەڵمانایە بۆی بزانین لەوێ چۆن مەراسیمەکە بەڕێوە دەچێت دارا بەڵێ ڕۆژ باش ڕەنج جژناتە و هەموو کادرێن تلویزیۆنا کورساتی نیوزێ پیرۆز بە لە تۆش پیرۆز ڕۆژاوای کوردستانی لە باژارێ قامشتەوە کە تەوایە جیهانە ئەسلامی ساعتێن سبا ڕۆژا یەکەمی جژنێدە سەردانا مزگەفتا دکن وەکە ول پێشیا کامیرەیە دبینن ژمارەکە مەزنج وڵاتیان باژارێ قامشت ساعتێن سبا ڕۆژە یەکەم جەژنێ سەردانا مزگەفتێ دکن و لێدا لە مێژا جەژنێ دکن یعنی لەڤر خەڵکن ڕۆژئاوا ئەوە کە ماماژە پێکردوە کە تەوایە جیهانە ئەسلامی پشتیوان تەکبیراتێن یەن عیدێ خەڵک بەرێ خەددن مزگەفتان بە قەستا لە مێژا جەژنێ بکەن پاشرە هەن سەردانا گۆڕستانان دکن یە کەسێک و عەزیزێکی وان هەبە یا خزمەکی وان هەبە دەرن لێ دەژی فاتحەیان لەسەر لە حێوان دخوێنن و هەروەها هەن شێرانیەژی بەلاو دەکەن لەسەر زارۆکەنیە و سەردانا وان مزگەفتان دکن ڕەنج ئەس دخوازم وەیە کێ بێژم یانی ڕۆژاوای کوردستانی دوان هەیە وان سێمە هەیە داویدت قۆناغەکە گەلێکی ولۆ حساس دەرباز بوو ژالیکی ئەوە ئۆریشانە ژالیکی ئەو هونەک جوانێن کوردایەن شەروان هێسیل هاتە بگرن دۆژی هەژمارەکە مەزن جوان هاتە بەردان دەربارێ ئەو لێکەفتنا بیستونە هەیە نایرێت نابەرا حکوومەتا دیمەشقێدا و هێزن سووریای دموکراتیک دۆ سێزدە شەروان و کەسێن سڤیلیەن بۆ دەستی حکوومەتا دیمەشقێدا بوو
بە هەفگوارتن چێبوو بوان دیلێن هەریەک جاالیە و خەڤەک و هاتن هەفگوارتن بە هەورا دۆژی هین کێفخۆشی کەتە دلێ هینکە سادە هەروە هینکەزی هین چاابێوان ڕێیە گۆ زارۆکێوان بێە بەردان ji destê hikûmeta Dîmeşqê yanî li vir Rojavayê Kurdistanê merasîmên resmên Rogeja Ewil ji cejnê wisa derbas dibe piştî li mêja cejnê serdana goristanan paş got hetiş bi dawî dibe xelk serdana hevdû jî dikin li Rojavayê Kurdistanê û cejnê li hevdû pîroz dikin bi rastî dixwazim amaje bû yekê jî bikin miran jî saetên siba do dijî baraneke zor diba li Rojavayê Kurdistanê yanî ev jî nîşana xêrê û bêrê ye li vê deverê çimkî pilîna van deveran ew jêdera wanî sereke çandîniye got gelekî ihtimadê li ser baranê dikin li vir jî xelk هێدی هێژمار ژێدە دەبێژە بڕاستی ئێستا شانکە حتا نیو ساعتەکە دن و ئەv مزگەفتی ژە بە ئەv مزگەفت زۆر مەزنە بۆ خەڵکتێن لەڤل لە مێژا خۆی تەژنێ دکن و دوعا دکن تاکۆ وەک بێ کەس و کارێوان دۆستێوان تەندروستیەکە با ژیانە خۆ دەرباز بکەن بەرزقەکی فرە لەڤر خەلک و عبادەتا خۆ دکن و لە مێژا خۆی جێژۆژەکەمژی جەژنێ دکن ئێستا وەکوون بینن ینی خەلک کۆم بوون بە هێژمارەکردن هێدی خەلک هێژمارەوان زێدە دەبەر ناواێ مزگەفتێ و هەمووژی تێن لە مێژا جەژنێ دکن درۆژا یەکەم ژی جەژنێدا. باش دەست خۆش بێ دارابەرەکات لە ڕۆژاوای کوردستان و لە قامبیشلۆ لەگەڵمانە بووی دەگەڕێمەوە سلێمانی بۆ لای بڕوا بەهادین پامێری کورسات نیوز بڕوا ئێستا ئیتر نوێش تەواو بوو خەڵک گردن ئازادی دەکات بزانین زانێرەکان لای تۆ چییە؟ بەڵێ ڕەنچەڵبەت وکو خۆت باست لێوە کرد ئێستا نوێش لە مزگەوتی گەورەی سەرچنار کۆتایی هاتووە خەڵکیش پەیتا پێکەوە وەستاون بۆ ئەوەی کە گردن ئازادی لێک بکەن و پیرۆزبایی جەژن لە یەکتی بکەن وەکو دەبینیت کە دکتۆر هەڤاڵیش لە نێو ڕێزەکەدا و هەمووان پێکەوە ینی جەژنە پیرۆزە لە یەکدی دەکەن من بزانم ینی بچینە لای دکتۆر هەڤاڵ و خۆی هەندێک زانیاری لێوە بگرین سەبارەت بۆ و ئامادەکاریانی کە لە سلێمانی کراوە بە تایبەت وە ئەم ڕێکارانی کە گیراوەتە بەر بابچینە لای دکتۆر ژانسڵاو لێ بێ باش ئێوەش جەژنە پیرۆز بێ یەک تۆز بیتە پێشتر دکتۆرجان زۆر باشە هەڵبەت هەمووان دۆسایەتێکی باشیان لێرە لەگەڵ دکتۆر هەڤاڵا هەیە باشە زۆر باشە و نوێژ جەژن دەتوانین بڕین لێرە بە شێوەیەکی باش بەڕێوە چوو لە مزگەوتەکانی دیکەی سلێمانی شەر بە هەمان جۆرە بەتایبەت ئەم ساڵ هەوشەوەی ساڵی ڕابردوو لە مزگەوتی گەوری سلێمانیش بە هەمان جۆر نوێژی جەژن بەڕێوە چووە لە شوێنەکانی دیکەش لە مزگەوتەکانی دیکەی سلێمانیش بە هەمان جۆرەمی کە دەیبینن گردن ئازادی و جەژنە پیرۆزەی مسلمانانەکە لە نێو ئەم مزگەوتەدا نوێژی جەژنیان کردووە بە هەمان جۆر پێکەوە ئێستا گردن ئازادی و جەژنە پیرۆزە لە یەکدی دەکەن و هەڵبەت وەکو باسم لێوە کرد ینی هەم مامۆستای مزگەوتەکە وتارێکی پێشکەش کردووە هەم دکتۆر هەڤاڵیش لەگەڵیدا بە هەمان جۆر لێرە وتارێکی پێشکەش بە ئەو نوێژکردانەی کرد کە لە نێو ئەم مزگەوتتان مزگەوتی گەورەی سەرچنار وە پاشکەمێکی دیکە ئیدی ڕەنج هەمووان دەچنەوە ماڵەکانی خۆیان و لەسەر سفر و خوانی خۆیان نانی جەژن دەخۆن بە تایبەت ئەوەی کە دەیبینن لە دیمەنەکاندا ئێستا کۆتا مەراسیمی ئەم با بڵێن مەراسیمە ئاینەیە کە بۆ نوێژی جەژن لێرە لە مزگەوتی گەورەی سەرچنار ئامادەکراوە و لە مزگەوتەکانی دیکەش هەڵبەت هەر بە هەمان جۆر هەمان ڕێکاری ئاینی گیراوەتە بەروە سەبارەت بە ئەو ئامادەکاریانی کە کراویشن پاشکەمێکی دیکە دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی خۆی باسی لێوە دەکات و ئەوەی کە بمەوێت ئاماژەشی بێ بکەم ینی ڕەنج بە تایبەت لایەنە ئەمنیەکان و لایەنە پەیوەندیدارەکان بەردەوام دڵنیایی ئارامی سلێمانی دەدەن بە هاوڵاتیان و دەڵێن پێویست ناکات هیچ ترسێکیان لە دڵدا بێت و لە مزگەوتەکانی سلێمانیش سەرجەمیان بەم جۆری کە دەیبینن نوێژی جەژن بەڕێوە چووە بەم جۆرەش هەمووان ئەم مەراسیمە ئاینیە تێدەپەڕێنن و ئیدی وردە جەژنە پیرۆزەکەش کۆتایی دێت و بزانین دکتۆر هەڤاڵیش وەردەگرین سەبارەت بە
ئەو ئامادەکاریانی کە کردویان یاخود ئەو ڕێکارانی کە کردویانەتە بەر بۆ ئەوەی کە جەژنێکی ئارام لە سلێمانی بەڕێوە بچێت و هیچ کەشۆ گرفتێک لێرە لە سلێمانی ڕوونەدات. هەڵبەت بزانم بچینە لای دکتۆر گیان ئەگەر بیتە پێشەوە سپاس دەکەم یەک جار بۆمان قسە بکەیت. سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش. سەرتاوە بزانین پەیامی خۆت چییە، جەژنت پیرۆز بێ، گەردیشمان نازاکانی ئاوا هیلاک دەکەین دکتۆر گیان وە سەبارەت بە ئامادەکاری و ڕێکارەکانی ژێر سلێمانی. بەناوی خۆی بەخشەدەی میهرەبان لەم ڕۆژە پیرۆزەی هەینیە لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە لە جەژنی نەورۆزی پیرۆز و سەری ساڵی کوردیە پیرۆزبایی خۆمان پێشکەش بە هەموو خەڵکی پارێزگاکەمان و کورد لە هەر شوێنێکی دنیا و مرۆڤایەتی لە هەر شوێنێکی جیانەکەین پیرۆزبایی لە ئێوەی خۆشەویستەکەین کە هەمیشە لە گەڵمانن بە خەمەوەن بە دەومەوەن بۆی پەیامێکی ڕۆن و ڕاست و بێلایەنانە بگا بە هەموو خەڵکی وڵاتەکەمان. ئومێ دەکەم ئەم جەژنە بکەین بە دەرفەتی گردن ئازادی یەکتر، ئازادگردنی گیراوەکانمان، ئازاد گەڕانەوەی غەریبەکانمان و دۆزینەوەی چارەنووسی ئەو کەسانی کە نازانین چیان لێ هاتۆ و گۆڕ غەریبەکانمان دڵشکاوەکان دڵیان بینەوە بتوانین بەیەکەوە بین ماڵە لێکترازاوەکەی کورد لەم دۆخاستیارەی ناوچەکە و دنیاە ڕێک بخینەوە یەک بخینەوە بۆ ئەوەی سەری بخین. ومێ دەکەم ئەمڕۆ ڕۆژی کۆتایی هێنان بێ بە هەموو ناکۆکی و دووبەرەکی و نەهامەتیەک و سەرەتایی قۆناغێکی تازە بێ ئەم شەڕ و جەنگەی کە بەرۆکی مرۆڤایەتی و ناوچەکەی ئێمەشی بە تەنیا گرتوۆتەوە تەواو ببێ. بەش بە حاڵی خۆمان لە پارێزگای سلێمانی لە ڕێی بەڕێزان سەرۆکی کارژێڕیەکانەوە و لیژنە هاوبەشەکان لە قامیەتەکان و فەرمانگە پەیوەندیدارەکان بە هەموو جۆرەکانیانەوە ئامادەکاری تەواویان کردووە بۆ ئەوەی کە زەمینەیەکی ئارام و لەبار بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆ میوانەکان بۆ گەشتیارەکان بۆ کەسانی کە لێرە کارەکەن بڕەخسێنن بۆی کە بتوانن لە ماوەی ڕۆژانی جەژنی پیرۆزە بە شێوەیەکی ئارام یادی جەژنەکە بکەنەوە و لەگەڵ جەژنەکەیە بن و ئەو خزمەت گوزاریانی کە هەیە نەوەستێ. ئەمە کاتی ئەوەیە کە هەمومان بەیەکەوە بین هاوکاری ئەو دام و دەستگا حکومیانە بکەین بۆی بتوانن بە باشترین شێوە ئەوەرکەی لە سەرشانیانە جێبەجێ بکەن. ئەوان لە جەژنی و شادی خۆیانان بەڵام ئەوان لە ئەرکەکانیانان ئەگەر هەمومان لەگەڵیانە نەبین ئەوە ئەرکە گشتی و خزمەت گوزاریە گشتیەکان تەنیا بە تیمە حکومیەکان ناچێ بەڕێوە. ومێ دەکەم چ ئەوانی لە کەرتی تایبەتیشەکەن چ لە کەرتی گشتیشەکەن چ ئیش بۆ خۆیانەکەن هەموو بەیەکەوە بتوانین دەرفەتێکی وا دروستکەین کە جەژنەکە بە ئارامی بڕوا بەڕێوە هەوڵ بین کۆبوونەوەی خەرەباڵخی نەکەین کۆبوونەوەی جەماوەری نەکەین شوێنەکان قەرەباڵغ نەکەین جادەکان قەرەباڵغ نەکەین بۆنەکان قەرەباڵغ نەکەین چکەی سایمە لە ناوجەرگەی دۆخی جەنگین چ کاتەکەی ناوجەرگەی جەنگە چ جوگرافیا و شوێنەکەمان بۆ بە ڕێڕەوی ئەو جەنگە جیهانی بەرپا بووە. ومێ دەکەم ئەم جەنگە کۆتایی بێ و هەموو خۆشەویستانە بە تەندروستێکی باشەوە بتوانن ژیانی خۆیان بەسەر بەرن و ئەم شەڕێکی لە ئیستاژەیە کۆتایی پێ و هەموو لایەنەکان هاوکار بن چکە بەڕاستی سا چۆتە قۆناغێکەوە خەریکە خودی مرۆڤایەتی و پێداویستی ڕۆژانەکانی خەڵک لە سەرتاسەری دنیاە ڕوبەڕووی قەیرانە بێتەوە نەبوونیە بێتەوە لە وزە لە خۆراک لە بابەتە تەندروستیەکان لە ڕێڕەوی هاتوچۆکردن و گەشتکردن و جوڵانی بارە بازرگانیەکان جوڵانی خەڵک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر کە خەریکە مانایەک بۆ ژیانکردن نامێنێتەوە. ومێ دەکەم ئەو دەوڵەتانی کە بوون بە جەمسەرێکی ئەم شەڕانە کۆتایی بەم شەڕە بێنن و ئەزمون لەوە بکەین کە هیچ شەڕێک براوەی تیان نییە هیچ لایەک لە شەڕا سەرکەوتو نییە. ومێ دەکەم ئەم جارە ئاشتی سەرکەوێ و لێبوردەیی سەرکەوێ و قوبوڵکردنی یەکتری سەرکەوێ. دکتۆر باڵباسی قەیرانەکانت کرد یەک لەوانە قەیرانی وزەیە ئێستاش لە سلێمانی قەیرانێکی باڵین بەخاز زۆرە بینرێت خەڵک بینێت لە بازرخانەکان زۆر سەراگرێت پێش چیەکەن ئاستی ئەم قەیرانە چۆن لە سلێمانی سلێمانی ئەگەر بەراوردی بکەی بە شارەکانی تر هێشتا دۆخی سلێمانی لە شوێنەکانی تر باشترە بەڵام ئێمە لەگەڵ چارەسەرکردنی قەیرانەکەین هەل لە سەرەتاوە چ لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقا چ لەگەڵ ئەو کارگانەی کە بەڕاستی تێگەشتنی خۆمان لە ماوەی ڕابردووە لە بەشی ئەو بەشەی وەریەگرن لەسەر کەرکووک و لەسەر حکوومەتی ئیتیحادی هێشتمانەوە کە ئیستا تاکە سەرچاوەمان ئەوانن و ئەوانیش ئەو بڕێک کە پیانە درێکەمی کردووە و ژمارە و کارگانەش لە چاو پێداویستی خەڵک و کارگەکانی تراکەمن بەهۆی وەستانی بەرهەمێنان لە شڵگە سەرەکیەکانی کۆرمۆر و بۆی کەمبوونەوەی ئەو بەشەی کە حکوومەتی ئیتیحادی ئەیا بە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەم بارودۆخە دروست بووە کە لێکەوتەکەی پەیوەندی بەم جەنگەوە
ئەوە هەیە هەمومان لە هەوڵی چارەسەرکردنی ئەم بابەتەین وەکو یەک تیم کارەکەین بۆ ئەوی بە هەرچی زووە بتوانین ئەم بابەتە تێپەڕێنین و تەنیا نەبووە بەهۆی کەمبوونەوەی خودی غاز خۆی بەڵکو بۆ بەهۆی کەمبوونەوەی بڕی کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان کەمبوونەوەی خزمەت گوزاریەکان زیانێکی گەورەی بە داهاتی خەڵک گەیانوە چکە کێشخانەکان نانەوەخانەکان و ئەمڕۆ لە ئیستای هیچ سێکتەرێکمان نییە کە بە جۆرێک لە جۆرەکان پێویستی بە جۆرێک یا لە چەند جۆرێک وزە نەبێ بۆیە ئیستا ئێمە لێرەوە پێشنیازی ئەوەکەین لەم جەژنەیە کابێ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی تیمێکی یا لیژنەیەکی ئۆپراسیۆنی باڵا بۆ چارەسەرکردن و ئیدارەدانی قەیرانەکان پێک بێنێ ناکرێ بە بۆڵبژێری و بەجیا هەرێکێکمان لە شوێنێکەوە هەوڵی چارەسەرکردنی بین چکام کێشەیە بۆ بە کێشەیەکی جیهانی بەڕاستی ئەبێ بە خێرایی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتە خۆجێیەکان کارێکی ئاو بەشکەن بۆ دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی خەڵک تا ئەستێکی زۆر دابەزیوە و زۆر کەمی کردووە جگەلەوەی بەکارهێنان زیادی کردووە بەهۆی ئەم سەرما و بابارانی کە ئیستا هەیە جگەلەوەی کە قەیرانی گێتە پێشەوە بەڕاستی ئەوەشی کە پێویستی پێی نییە ئەویش هەرداوایەکە بەڵام پێویستە ئەمە بە زووترین کات ڕێک بخەین و ئێمە خەریکی ڕێکخستنین و ئەو بڕانی کە بەدەستمانەکە تا ئیستا توانیمانە زۆر بە شێوەیەکی دادپەروەرانە یەکسانانە دوور لە هەر دەخالەت و گەندەڵیەک و جیاکاریەک کاری لەسەر بکەین بە ئومێد دەکەم لە زووترین کاتە بتوانین چارەسەری بکەین چکە توانم بڵێم ئێستا لە چاو ڕابردووە ئێمە نزیکەی هەشتا کارگەی غازمانە بووە 12 دانە لەمانە غازیان لە کەرکووکەوە بۆیێت چ بڕەکانی ئەوان دابەزیوە چ ئەوانی ئەمان نەماوە بۆیە ڕێژەکە توانم بڵێ میسا لە سەدادەی ئەو پێداویستیانەیە کە لە ڕابردووە ئێمە نەک پێداویستی خۆمان پێداویستی هەموو شارەکانی تی کوردستانیشمان دابینە کرد و هەناردەی دەریوشمانە کرد بابەتێکی تریش پرسیارەکەم پێویست بە هێرشانی کراوەتە سەر سلێمانی هەرچەنە ئاستی زیانەکان کەمتر بۆ بەراورد بە شارەکانی دیکە بەڵام ئاستی زیانەکان ئەمانە لەزاری جەناب تۆ بزانین ئاستی زیانەکان بۆ سلێمانی هەم مادی هەم گیانی چەندێک بووە و هیچ شەڵەکەیە بۆ قەرەبووکردنەوەی ئەو ماڵانێک کە زیانیان پێگەشتە بەتایبەتی و ئەوانەی قالاوە ئێمە لەگەڵ خۆیان ئەو خۆشەویستانەوە لەگەڵ لایەنەپەیدارەکان و لەگەڵ وەزارەتی ناوخۆیە بە سپاسەوە قسەمان کردووە ئەبێ هەوڵێک بین لە ئەنجومەنی وەزیران بۆ خۆشەویستانی بەهۆی ئەم بارودۆخانەوە زیانیان بەرکەوتووە بۆی بتوانێت قەرەبوو بکرێنەوە لە هەوڵی ئەوەین و بەڕێوەبەرایەتی بەرگی شارستانی بە سپاسەوە کێوماڵ و سەرژمێری هەموو ئەو زیانانەی کردووە ومێ دەکەم دوازیان بێکە بە هاوڵاتیانی خۆشەویست بکەوێ بە دڵنیاییەوە گەورەترین زیان کە کەوتووە تێکدانی ئارامیە کەمبوونەوەی وزەیە لە سەرتاسەری دنیانەک لێرە کەمبوونەوەی خۆراکە کەمبوونەوەی دەرمانە کەمبوونەوەی تێکچوونی ڕێڕەوی هاتوشۆکردن و بازرگانیە زیانێکی گەورەی گەیاندووە و بە سلێمانیش بە هەمان شێوە چکەوەکوتم ئێمە نزیکەی 528 کیلۆمەتر درێژی تەنیا سلێمانی هاوسنووری ڕۆژهڵاتی کوردستان و کۆماری ئیسلامیە بە دڵنیاییەوە کاریگەری زۆر لەسەر ئێرە بەجێڵێ جگە لەو بەردومانە بەردەوامانەی کە هەن لێرەوە داوا لە هەموو لایەگەکەین لایەنەکانی شەڕەکە و ئەو هێزانی لە ناو عێراقا هەن کوردستان و سلێمانی لەو تێکەڵی ئەو بارودۆخانە نەکەن وڵاتەکەی ئێمە باش ئەوە دکتۆر هەڤاڵە بووبەکر بوو لە سلێمانیەوە قسەی کرد لەسەر ڕێکارەکانی جەژن با بچینە کەرکووک لەوێش پارێزگار قسە دەکات عێراقیش لە دۆخێکی باشدانیە و کەرکووک و شارەکانی تری هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لە ئێستادا یەک شت پێویستە ئەویش کەوا یەکگرتوو بین و یەکریز بین لە نێو خۆماندا بۆ ئەوەی ئەم قۆناغەی ئێستا کە قۆناغێکی مەترسیدارە بە زەرەر و زیانێکی کەم تێیپەڕێنین بۆیە من ڕووی خۆمەکەمە هەموو حزب و لایەنەکان لە ئێستادا ئەوەی کە پێویستمانە یەکگرتوو بین و بۆ پڕی مەسئولیەتەوە هەمومان کار و هەنگاوەکانمان بنین لە پێناو پاراستنی کۆمەڵانی خەڵک و لە پێناو پاراستنی شارەکەمان لە هەموو خراپیەکدایە و جارێ دیکەش تاکی دەکەمەوە کەرکووک هەموو پێکاتەکانی تێدا دەژێت کورد عەرەب تورکمان مەسیحی زۆر گرنگە کە ئەو ڕێز و تەبایی کە ئەمڕۆکە لە شەقامی کەرکووکە هەیە لە نێو پێکاتەکان ئەمەش بپارێزین ئەمە لە نەتیجەی کارکردنی ئیدارەی ئێستای کەرکووک کە هەمیشە تاکیدمان لەسەر ئەو بابەتە کردوێتەوە کە هەمیشە قسەمان کردووە و هەنگاومان ناوە بۆ ئاراستەیی کە پێکەوژیانێکی ڕاستەقینە لە نێو پێکاتەکانی کەرکووک بێتە دی ئەمە تەنها بە قسەکردن نەبووە ئەمە بە هەنگاوێکی فعلی بووە و ئەوەش بۆتە هۆکاری ئەوەی کە ئەمڕۆکە متمانەیەک لە نێوان کۆمەڵانی خەڵکو و حکوومەتی خۆجەیی لە شارەکەدا دروست بێت تا ڕادەیەکی باش
بۆیە جارێکی دیکە من داوا لە خەڵکی کەرکووکەکەم بە هەموو پێکاتەکانیانەوە گردنم ئازاکەن لە کەم و کوڕێکانمان گردنم ئازاکەن لە بابەتێک کە من ئاگداری نەبوومە گردنم ئازاکەن لەوەی کە تموحی ئێمە ئەوە بووە کە زیاتر خزمەتی خەڵک بکەین بەڵام لە نەبوونی میزانیە لەو مەشاکلانەی کە ئەمڕۆکە لە منتیقەکە هەیە و هەروەها لە تاخیربوونی تشکیلی حکوومەتی ئیتیحادی ئەمانە هەمووی بوونەتە هۆکاری کە ئێمە بەداخەوە بچینە نێو ساڵی 2026 تاکو ئێستا میزانیەمان نەبێت. بەرنامەی باشمان داناوە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک بەرنامەی باشمان داناوە کە چۆن ژێرخانی ئەم شارە بوونەی تەحتی ئەم شارە بە تەواوەتی گۆڕانکاری بەسەرا بێت و لەم ڕۆژە پیرۆزەدا جارێکی دیکە داوا لە خوای خۆم ئەەکەم کە هاوکارمان بووە و پشتیوانمان بووە بەردەوام خوای گەورە پشتیوانی خۆی لێمان نەبڕێ و بێبەش نەبین و پشتیوانی کە بتوانین خزمەتی خەڵکی پێ بکەین. کاکرێبارم بۆ ینی یادی نەورۆز میشاری کردکە لە ئاپەڕی ئاگری نەورۆزەکەێت بەڵێ ئەکیید دیارە ئێمە هەر ئەم ئێوارەیە دەچینە سەرقەڵا و لەوێ ئاگری نەورۆزیش دەکرێتەوە کە ئەوە یەکێکە لە بۆنە نەتەوەیەکان کە تایبەتە بە نەتەوەی کورد و جژنی نەورۆز یەکێکە لەو جژنانی کە هەموو ساڵێک ئێمە ئەو یادەمان کردێتەوە ئەکیید هەمومان دەچینە سەر قەڵا ئەگەر بێت و باران و شتەکان زۆر نەبێت من حەز ناکەم خەڵک تەڕ بێتەوەوانە بەڵام ئەوەی کە بتوانێت بێتە سەر قەڵا ئەو ئاگرە بکەینەوە و پاشان وەکو ئاماژەم پێی کرد ئەویش جژنێکی ترە جژنێکی نەتەوەیە تایبەتە بە نەتەوەی کورد و بە گەلانی منتیقەکە لە وڵاتەکانی دیکە لە ناوچەکانی دیکەش بۆیە ئەو یادەش وەکو خۆی بەرز و پیرۆز ڕادەژیرێت لە کەرکک. طبعا والله لە ڕقم لە کەس نییە لە دڵی خۆمەوە ئەو خەڵکێکی زۆر هەیە یان کەسانێکن نەک خەڵکێک کەسانێکیان زۆر عزیێتیان داوم لە ماوەکانی ڕابردوو بە بێویژدانانە قسەیان کردو بە بێویژدانانە لە پشتی حاسیبە و لاپتۆپەکانیان و مۆبایلەکانیانەوە شتە نووسن جارە پێش هەموو شتێک گردنی ئەوانش ئازا بێت و من داواشەکەم لە خەڵک گردنی من ئازا بکات. من ناڵێم کەسێکم هەموو شتێکم تەواوە بەڵام هەوڵی جدیم داوە کە لەگەڵ خەڵکا بم هەوڵی جدیم داوە لەگەڵ ئازارەکانی خەڵکا بم هەوڵی جدیم داوە ئەو کێشانی لە شارەکەمان هەیە چارەسەری کەین. سەبارەت بۆی دوعای چیم کردووە من هەموو جارە و دوعایەکەم کە ئەڵێم خوای گەورە لە بەڵاو موسیبەت و فەسادی ئەم دنیای دوورمان کەیتەوە و خوای گەورە ئەولادم ساڵح کەیت کە زەرەر و زیانیان بۆ هیچ کەسێک نەبێت. ئەمە دوعای منە هەموو کاتێک کەم و گەر بۆ کەرکووکیش هەموو کاتی شەو قسەیاکەین خوایە کەرکووک بپارێزی و خەڵکی کەرکووک پارێزیت لە خوای خۆمە پاڕێمەوە و لە خەڵکیش داواکەم ئەوەی بتوانێت لای خۆیەوە بە تایبەتی دایکەکان نەزانم دوعایان بۆ کردوم بێبەشم مەکەن لە دوعاکانتان. پارێزگاری هەولێریش قسە دەکات بۆ میدیاکان بابی نەریبین. پێدەچێت قسەی کردبێ بۆ میدیاکان پارێزگاری هەولێر. ئیسماعیل عوسمان پامێری کورسات نیوز لە سۆرانە و لەگەڵمانە. ئیسماعیل بانیت باش و سڵاو لێبێ جەژنە پیرۆز بێ هەم جەژنی ڕەمەزانی پیرۆز هەم جەژنی نەتەوەیی نەورۆز لە تۆش و لە هاوڕێیانیش پیرۆز بێ. بابزانین لەوێ چۆن لە سۆران چۆن مەراسیمەکان بەڕێوە چوو مەراسیمی نوێژی جەژنی ڕەمەزانی پیرۆز. بەڵێ ڕەنج جژنی تۆ جژنی بینەرانی کورسات نیوز پیرۆز بێ بێگومان ئەم ساڵ بە جیاوازی ساڵانی ڕابردووکە دوو جەژن هەم جەژنی ڕەمەزانی پیرۆز و هەم جەژنی نەورۆز کەوتۆ تا ئەو ڕۆژەدا ئەبینین مزگەوتەکان لە سنووری ئیداری سۆران بە ڕێژەیەکی زۆر هاوڵاتیان و مسلمانان ڕویان لە مزگەوتەکان کردێ بەبەستی ئەنجامدانی نوێژی جەژن و بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردووش لە کاتێکدا کە چەندان گرفت و قەیران و بگرە شەڕ و کێشە و مەشاکل لە سنوورەکەبوونی هەیە بەڵام دەبینین
مسلمانان بە ڕێژەیەکی زۆر جیاوازتر ڕویان لە مزگەوتەکان کردووە لە ساڵانی ڕابردوو و ئەوەی کە ئێستا ئەمەلێکێک لە مزگەوتەکانی ڕێژەیەکی زۆری مسلمانان بچین و توێژەکان لەو مزگەوتەدا هەم بۆ نوێژی جەژن هەم بۆ تەکبیر و بگرە تۆقەکردن و گەردە نازاییکردن لە یەکتری لە مابوونەوە و من مامۆستایەکی ئاینیم لەگەڵدایە مامۆستاجان سڵاوت لێبی و بەیانیت باش و جەژنیشت پیرۆز بێ. ئەمڕۆ چ ڕۆژێکە بە لایەنی مسلمانان بە تایبەتی و پێویستە چی بکرێت لێرە بەدواوە. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. تقبل الله منا منكم صالح الأعمال. جێژنی هەموو لایەک پیرۆز بێ ئینشاءالله. مانجی ڕەمەزان وەکو تەبیعی مسلمانان مانجی ڕەمەزان مانجی لێخۆشبوون و دەرگای یعنی دەرگایەکی یەکجار زۆری کراوەیە کە لە بەهەشت مسلمان دەتوانێت لەو مانگە یعنی تێدا تەخوای خوای گەورە بکە عیبادەتی خوای گەورە بکە وەکو معلومی جەنابشتانە یعنی مانجی ڕەمەزان هەموو شتێک سەرەتا و کۆتایی هەیە. مانجی ڕەمەزانیش یعنی کۆتایەکەی جێژنە کۆتایەکەی جێژنە و مسلمانان تێدا لەو جێژنە ئامادە ئەبن و یعنی وەکو ڕۆژەکانی ڕەمەزان نییە تێدا ڕۆژەکان ئەشتێن و تێدا گەردن ئازای و یعنی بە دڵێکی فراوان و بەسینەکی زۆر زۆر گەورە و بە دڵێکی فراوان تێدا یعنی گەردن ئازایی و ساکو چۆنی یەکترەکەن. مامۆستاجان لە کاتێکدا مسلمانان ڕۆژویان گرتووە ئەمڕۆ گەیاندیان بەجێژن لەسەر هەر مسلمانێک پێویستە لێرە بەدواوە سەردانکردیان و گەردن ئازایی و پەیوەندی کۆمەڵایەتەکان جارێکی نوێ بکرێتەوە لەو جەژنە چ بکرێ باشە؟ واللهی جا هەر تێدا گەردن ئازایی بکرێ باشە. یعنی هەیە لەو مانگا بەکاملی هەتا کۆگاتە جەژن یعنی سەلام شتیان نییە یعنی خێرومەندێک نییە لەگەڵ یعنی پێچیان بینیتەوە لەم ڕۆژە کە جەژنە تێدا یعنی ئامۆژگارەکانی مامۆستا کە وەکو مامۆستا مەلاشوان کە مامۆستای مزگەوتەیە تێدا لە خیتابەکەی دەباسی ئەم یعنی حاجزبوون و لەسەر شتێک لەسەر چەند شتێکی دنیایی کە لێک حەجزبوونێت لەو ڕۆژەدا دەتوانن بە ڕۆیش خۆش پێکەوە یعنی بێ مشیلە بەرامبەرەکەیان گەردن ئازایی بکەن. دەستخۆش سپاس کردم بەڵێ ڕانچ وەک ئاماژەم پێکرد کە لە بەشێکی زۆری مزگەوتەکان لە سنووری ئیداری سۆران مسلمانان ڕویان لە مزگەوتەکان کرد ئەوەی کە لە زۆربەی وتارەکانیش کە مامۆستایەکی ئاینیش ئاماژەی پێدا ئەمڕۆ زۆرترینیان باسی لەوە بوو کە جارێکی تر پەیوەندی کۆمەڵایەتەکان نو بکرێتەوە سەردانکردنی یەکتر گەردن ئازایی کە لە مانجێکی ڕەمەزاندا تاعەت و عیبادەت و نزا و پاڕانەوەکانیان کردووە ئەمڕۆ کە ڕۆژی جەژنە ڕۆژی هاتنی بەدی هاتنی ئاواتەکانی هەر یەک لە مسلمانانەکە جەژن بڵێن مانجی ڕەمەزان بە تەواوی پێداویستی و یان ئەو فەرزانی کە لەسەرەتی تەواوی کردووە لە ڕۆژی جەژندا بچێت گەردن ئازایی لە یەکتر بکەن و وەسەردان بکەن و پەیوەندی کۆمەڵایەتەکان نو بکەنەوە ئەمەیکە ئەوەی کە پەیوەستە بە ئاینی ئیسلام وە لێرە بە دواوەشکە ئەمڕۆ ڕۆژی بڵێن نەورۆزە بڵێ ئاگرکردنەوە لە زۆربەی ناوچەکانی سنووری ئیدارەی سۆران دەبێت وە هاوشێوەی جەژنی ڕەمەزانی پیرۆز جەژنی نەورۆزیش تێکەڵاو دەکرێت. دەست خۆش ئیسماعیل عوسمان پەیامەری کورسات نیوز لە سۆران لەگەڵمان نبووی سپاس دەکەین بۆ پەیامەکانت بەڵێ بێگومان هەموو ئەمانەی کە بینیتان ئەمانە مەراسیمی نوێژی جەژن بوو لە هەرێمی کوردستان و لە کەرکووک و لە ناوچەکانی تریش بەڵام لە قیبلەی مسلمانانیش لە مەکەی پیرۆز وەکو لە وێنەکانە دەیبینن کە مسلمانان لەوێش ڕویان کردوتە مزگەوتی مەکەی پیرۆز و لەوێش مەراسیمی نوێژی جەژنی ڕەمەزانی پیرۆز بەڕێوە دەچێت کە قیبلەی مسلمانانە و هەروەکو دەبینن وتاری ئاینیش پێشکەش دەکرێت کە ساڵانە خەڵکێکی زۆر مسلمانێکی زۆر لە سەرتاسەری جیهانەوە ڕوو لە مەکەی پیرۆز دەکەن هەم بۆ گەیاندنی بڵێن فەریزەی حەج هەم بۆ عومرە هەم بۆ ئەوەی کە ئەیبینن ئەم ڕۆژ کە ڕۆژی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە لەوێ هاوڵاتیان چوونەتە مەکەی پیرۆز لەوێ نوێژی جەژنیان ئەنجامدا. بەڵێ لە ماوەی ڕابردوو لەگەڵتان نبووین بۆ ئەم ڕووماڵە تایبەتە سەبارەت بە جەژنی ڕەمەزانی پیرۆز و مەراسیمی نوێژی جەژنی ڕەمەزانی پیرۆز و سوپاسی سەرجەم هەموو پەیامێرانی کورسات نیوزەکەین
بۆی کە بە درێژایی ئەم ماوەیە بۆ ئەم ڕووماڵە لەگەڵمانە بوون بۆ گەیاندنی زانێرەکان بە بینەرانی کورسات نیوز. سپاس بۆ هەموو هاوکارانم لە پشتی کامێرا لە کۆنتترۆل کە ئەم ڕووماڵەمان ئەنجامدا. جارێکی تر جەژنی ڕەمەزان پیرۆز بێت، جەژنی نەورۆزی نەتەوەیش لە گشت لایەک پیرۆز بێت، هەر لە ئارامیات. نظام 2 ساڵ و 3 ساڵ حکومێنە بدیان نگرە سلمان لێرە حەبسیان نەکرد، بدیان بۆ مەجموعەیە بوون لێ حەبسیان کردن. ئێتر لێوە پێ هاتووم تاکو خۆم دوکان داناوە. ئەباس ئەبوو شوارب بە دیارترین فیگەری کەبابچیەکانی سلێمانی ئاژمار دەکرێت. ئەو جگە لە تام و چێژی نایابی کەبابەکەی لە هەمان کاتدا بە سیما و سمێڵە قیت و سەرنجڕاکێشەکەی بە قسەی خۆش و جوڵە و بەهێزی پەیوەندیە کۆمەڵایەتیەکەی ناو و ناوبانگێکی گەورەی لە شاردا پەیدا کردهبوو.